ئەمە شەشەمین فستیڤاڵی چەمچەماڵە بۆ ڕۆشنبیری و بازارسازی و کارە کەلتوریەکان و لە ئێستادا بە ئامادەبوونی دەیان کەس بەڕێوەچووە. لەم ساڵدا و لە میانەی بەڕێوەچوونی فستیڤاڵەکە نزیکەی 120 پیشەوەر و خاوەنکار و دەستڕەنگین بەشداریان تێدا کردووە. ئەمەش بە ئامانجی نمایشکردنی کارەدەستیەکان و ڕەخساندنی هەلی کارە بۆ کەسانی دیکە. ئەوەی مای خۆشحاڵیە لەم ساڵدا زۆرینەی بەشداربوانیش لا کچان و ژنان پێک هاتوون و لەگەڵەوەشدا بەرهەمی کاریدەسی و کەلەپوری و هونەری ناوچە جیاجەکانی کوردستان نمایش کراون. ئێمە باو باپیرمان بە کەرەستەیەکی بەسیت و بە ماڵێکی بەسی لە مووی بزنەکەیان و لە قامیشی چەمەکەیان و ماڵێکی باش بۆ خێزانێکی بەختەوەر بوونا ئەو نەدڵخۆش بوونە کچەکانیان جوانکاریان بۆ ماڵی باوکەکەیان کردووە، خزمەتی لەگەڵ دایکەکانە خزمەتی میوانیان کردووە، کوڕەکان شۆڕژگێر بوونا، پێشمەرگە بوونا، لەگەڵ باوکیانە شوانیان کردەوە بژێوی ژیانیان دابین کردووە. من ئەڵێم لە ئامانجملەوەی هەموو کاتێ ئەڵێم کە هاتنە ئەم شوێنانە با جلەکانتان کوردی بێ، با چی کوڕان چی کچان ئەم دەوارە بۆ ئێوە هەڵەدەم با بە جلوبەرگی کوردیەوە بێ، نەک بە پانتۆڵەوە، نەک بە عەزەیەکی سویدیەوە، نەک بە پانتۆڵێکی جنسی بەری ئەمریکیەوە. حەزەکەم کە دێنە ئێرە با جلوبەرگەکانتان کوردی دیبێ. من بۆ خزمەتی ئێوە ئەماکەم ئەم دەوارە هەڵەدەم. ئێمەوەکو ڕێکخرانی شەشەمین فستیڤاڵی چەمچەماڵ گرنگی تەواومان بە بابەتە کولتوریەکان کوردەوارەکان داوە. بۆ نمونە ئەم دەوار و ڕەشماڵەمان لێرە هەڵداوە تاکو ئەوەی کە بە سەردانیکەرانی فستیڤاڵەکە بڵین دایبابی ئێمە لە سەردەمی کۆندا لێرەدا ژیاون و توانیوانە خەوات و خزمەتی گەل و وڵاتی خۆیان بکەن تاکو ئەوی بتوانن بزانن لە سەردەمی کۆندا بە چ شێوازێک ژیان کراوە، نەوەکانیان پەروەردە کردووە، خێزانەکانیان پەروەردە کردووە، خێزانیان دروست کردووە، ژیانیان چۆن بووە. ئێمەش بە گرنگمان زانی گرنگێکی تاو بە فستیڤاڵەکە بدەین، بە بابەتە کوردەوارەکان بدەین، بە کەلەپوریەکان بدەین، وە کۆمەڵی خواردنی کوردەواری و کەلەپوری کوردی وەکو ڕەشماڵ ئەم کەلوپلانە ژێر نمایشکەین. بڕیارە بۆ ماوەی 4 ڕۆژ شەشەمین فستیڤاڵی ڕۆشنبیری و بازارسازی و کللتوری بەردەوام بێت. لەم ڕێگەیەوە گرنگی با کللتور و بەرهەمی خۆماڵی بدەن.